فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لە بواری ئاڵوگۆڕ و پەیوەندی نێودەوڵەتیەکاندا پێی نایە قۆناغێکی ترەوە و بووە خاوەنی گوندی کارگۆ کە تایبەتە بە گواستنەوەی کەرەستە و پێداویستیە بازرگانی و ئابوووریەکان لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی تری جیهاندا لە ڕێگەی فڕۆکەی بارهەڵگرەوە. لە مەراسیمی کردنەوەی ئەو پرۆژەیەدا جێگری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند هەرێمی کوردستان لە بواری ئاڵوگۆڕی بازرگانی و ئابووری ئاسمانیدا هەنگاوێکی گرنگ دەنێت و دەچێتە ڕیزی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە. گەرمترین پیرۆزبایی ئاراستەی خەڵک و شاری سلەیمانی بە تایبەت و کوردستان بەگشتیەکەین بۆ ئەم ڕۆژە خۆشە کە هەنگاوێکی ترە بۆ بەستنەوەی کوردستان و سلەیمانی بە جیهانەوە کە ئەمەش ئەمڕۆ نیشانەیەکی ترە کە سەرەڕای ئەو هەموو کێشانەی کە ڕوبەڕوو کوردستان بوونەتەوە کوردستان هەمیشە هەنگاو بەرەو پێشەوانێ. گرنگی ئەم پرۆژەی فرۆکەخانەی سلەیمانی و گوندی کارگۆ و فرۆکەخانەکانی کوردستان بەگشتی لەوەدایە کە فرۆکەخانە ستونێکی سەرەکی گەشەپێدانی ئابووری وڵاتە، هەم لە خێراترکردنی بازرگان لە نێوان دەرەوە و کوردستان و دەرەوە، هەم لە زیادکردنی هێنانی ئەو کەلوپەل و شتومەک و پێداویستیانەی کۆمپانیاکان و هەناردەکردنی بەرهەمەکانی کوردستان بۆ دەرەوەی وڵات. بەڕێوەبەری فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش ڕایگەیان بەکردنەوەی ئەم پرۆژەیە فرۆکەخانەکە لەسەر ئاستی عێراق و هەرێم دەبێتە خاوەنی پێشکەوتووترین سیستمی گواستنەوەی ئاسمانی. کردنەوەی پرۆژەی گوندی کارگۆ وەرچەرخانێکی تری فرۆکەخانەی سلێمانیە بەڕووی پێشکەوتن و گەشەکردن و برەودان بە بواری خزمەتگوزاری لە بواری ئابووری و بازرگانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان. بە دڵنیاییەوە ئەم پرۆژەیە لە ڕووی بازرگانی و ئابووریەوە ڕۆڵێکی بەرچاو دەگێڕێت بۆ بەرەو پێشبردننی هەرێمی کوردستان و عێراق. واتە دەتوانین بڵین بەم دوو پرۆژەیە لە ئایندەیەکی نزیکدا فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دەبێتە یەکێک لە فرۆکەخانە هەرە گەورە و استراتیژیەکانی ئەم ناوچەیە. ئەمە شتێکی زۆر هەستا زۆر قازاجی هەیە بۆ هەموو لایەک. یەکەم شت بۆ قەزای بازرگانی، دووەم بۆ قەزای دارایی، بۆ قەزای تەندروستی، بۆ قەزای سیاسی، ئەمانە هەمووی گرنگی هەیە. هەر هەمان ڕۆژ بەردی بناغی تێرمیناڵێکی نوێ لە فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی دانرا و لێپرسراوانی فرۆکەخانەکە ڕایانگەیان دەیانەوێت لەم ڕێگەیەوە باەخی زیاتر بە گەشتە ئاسمانیەکان بدەن. بەکردنەوەی ئەم پرۆژە گرنگە فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی پێدەنێتە نێو قۆناغێکی ترەوە و لەمەودا لە پاڵ گەشتە ئاسمانیەکاندا بواری ئاسمانی بازرگانیش دەبێتە دەواازەیەکی تر بۆ بەهێزکردنی پێگەی ئابووری هەرێمی کوردستان. بەرانە بڵا کورسات نیوز فرۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی.